سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە یەکی ئایاری ساڵی 2025 کاتێک ڕۆبێرت فۆرد باڵیۆزی پێشووی ئەمریکا وانەیەکی بەناونیشانی شۆڕژگێڕان لە سووریا سەرکەوتن دوای ئەوە چی پێشکەش کرد، نهێنیەکی وەڕوژێنەری ئاشکرا کرد. فۆرد باسی لەوە کرد کە ڕێکخراوێکی ناحکومی بەریتانی لە ساڵی 2023دا داوای لێکردبوو کە یارمەتی دەرچوونی ئەبوو محەممەد زۆلانی بدات لە بازنەی تیرۆرەوە بۆ ناو دنیای سیاست. فۆرد زەختی لەوە کردەوە کە چەندین زار سەردانی سووریای کردووە و لەگەڵ شەرع کۆبۆتەوە. هەرچەندە سەرۆکایەتی نوێی سووریا ئەم دیدارانەی بە سەردانی ئاسایی شاندە بیانیەکان بۆ ئاگاداربوون لە ئەزمموی ئیداری خۆزیی ئیدلیب لە قەڵەمدا، بەڵام ئەم لێدوانە مشتومڕێکی گەورەی دروست کردو بۆ هۆی دابەشبوونی بۆ چوونەکان. لایەنێک پێی وایە ئەحمەد شەرع بەرهەمی پیلانێکی ئەمریکیە بۆ خزمەتکردنی بەرژەوەندەکانی خۆی و ئیسرائیل، و لایەنێکی دیکەش ئەم بۆ چوونە بە تەواوی ڕەت دەکاتەوە. بۆ تێگەیشتن لە ڕاستی ئەم کەسایەتی ئالۆزە پێویستە بە وردی بە قۆناغەکانی ژیانیدا بچینەوە. ئەحمەد شەرع کێیە؟ چۆن لە گەنجێکی ئاساییەوە بوو بە سەرکردەی جیهادی و 2000 گەیشتە کورسی سەرۆکایەتی سووریا. بەڵام پێش دەستپێکردن بیرتان نەچێوە ڕێزێک لە ماندوو بوونمان نەکفرمانێک لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە بابەتەکانمان. ڕەگ و ڕیشە و سەرەتای ژیان. باوکی ئەحمەد حوسێن شەرع لە ساڵی 1982 لە ڕیازی پایتەختی سعودیا لەدایک بووە. حوسێن شەرع ئەندازیارێکی نەوت بوو و بنەماڵەکەیان خەڵکی شارۆچکەی فیق بوون لە بەرزاییەکانی جۆلانی داگیر کراوە، و بنەماڵی شەرع خاوەنی مێژوویەکی سیاسی و نیشتیمان پەروەری بوون. باپیرانیان سەرکردایەتی شۆڕشیان دژی داگیرکاری فەڕەنسی کردووە کە بە شۆڕشی شەرع لە ساڵی 1920 ناسراوە. حوسێنی باوکی پیاوێکی خاوەن بیری نەتەوەیی عەرەبی بوو، باوەڕی بە یەکێتی وڵاتانی عەرەبی هەبوو و بەهۆی بەشداریکردنی لە خۆپێشاندانەکانی دژی حیزبی بەعەس چەندین زار زیندانی کرابوو. دواتر لە کۆمپانیای گشتی نەوت دامەزرا و پاشان وەک توێژەری ئابووری لە وەزارەتی نەوتی سعودیا دەست بەکار بوو. ئەحمەد تا تەمەنی 7 ساڵی لە سعودیا ژیا و لە ساڵی 1989 لەگەڵ خێزانەکەی گەڕایەوە بۆ سووریا و لە گەڕەکی مزەی شاری دیمەشق نیشتەجێ بوون کە یەکێکە لە گەڕەکە دەوڵەمەند نشینەکان. باوکی وەکو ڕاوێژکاری پیشەسازی نەوت لە حکوومەتی سووریا کاری دەکرد. ژیانی ئەحمەد ئاسوودە و لەبار بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە دیمەشق تەواو کرد و پاشان چووە کۆلێژی ڕاگەیاندن لە زانکۆی دیمەشق. لەم قۆناغەدا وەکو گەنجێکی پابند بە ئاین و نوێشکەر لە مزگەوتی شافعی ناسرا بوو، بەڵام دوو ڕووداوی گەورە ڕێڕەوی ژیانیان گۆڕی: وەرسەرخانی ئایدۆلۆژی و گەشت بەرەو عێراق. یەکەم ڕووداو ڕاپەڕینی دووەمی فەڵەستین ئینتیفازەی ئەقسا بوو لە ساڵی 2000 کە هەستی نەتەوەیی و ئاینی ئەحمەدی وەڕوژان. دووەم و کاریگەرترینیان ڕووداوەکانی 11 سێپتەمبەری ساڵی 2001 و داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە بوو لە ساڵی 2003. ئەم ڕووداوانە بوونە هۆی ڕادیکالبوونی بیر و باوەڕی ئەو ئوسامە بن لادن و ڕێکخراوی قاعیدەی وەکو هێزێکی قارەمان دەبینی کە ئاڵنگاری ئەمریکای دەکرد. لێرەوە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە شێوازی ژیان و بیرکردنەوەیدا ڕوویدا. ڕیشی هێشتەوە و زلی ئەفغانی لەبەر کرد و دەستی کرد بە بەشداریکردن لە کۆڕ و سیمینارە ئاینیە نهێنیەکان کە لە دەرەوەی چاودێری توندی دەستگا ئەمنیەکانی ڕژێمی ئەسەد بەڕێوە دەچوون. لە ساڵی 2003 بڕیاریدا بە شێوەیەکی کردەی بەشداری جیهاد بکە. دیمەشقی بەجێهێشت و بەرەو عێراق بەڕێکەوت. لەوێ پەیوەندی بە ڕێکخراوی قاعیدە لە عێراق کرد کە لەلایەن ئەبوو موسعەب زەرقاویەوە سەرکردایەتی دەکرا. ئەحمەد شەرع بە خێرایی بوو بە یەکێک لە چەکداران نزیکەکانی زەرقاوی و نازناوی ئەبوو محەممەد زۆلانی بۆ خۆی هەڵبژار وەک ئاماژەیەک بۆ شوێنی لەدایک بوونی بنەماڵەکەی لە بەرزاییەکانی جۆلان. دوای کوژرانی زەرقاوی لە ساڵی 2006 زۆلانی بۆ ماوەیەک عێراقی بەجێهێشت و چوو بۆ لوبنان، بەڵام دواتر گەڕایەوە. لە یەکێک لە ئۆپەراسیۆنەکاندا لەلایەن هێزەکانی ئەمریکاوە دەستگیر کراو، بۆ ماوەی 5 ساڵ لە زیندانە بەناوبانگەکەی وەکو کامبۆکا و ئەبوو غرێب مایەوە. ئەم قۆناغە وەکو زانکۆیەک بوو بۆی. لەوێ لەگەڵ دەیان سەرکردەی تری جیهادی ئاشنا بوو. زمانی عەرەبی فێری زیندانیە بیانیەکان دەکرد و شارەزاییەکی زۆری لە بواری استراتیژی و ڕێخستندا بەدەستهێنا.
دامەزراندنی بەری نووسڕە و ناکۆکی لەگەڵ داعش. لە ساڵی 2011 هاوکات لەگەڵ ئازادکردنی لە زیندان شۆڕشی سووریا دەستی پێکرد. جۆلانی ئەمەی بە دەرفەتێکی زێڕین زانی، گەڕایەوە ژێر فەرمانی ئەبوو بەکر بەغدادی کە جێگەی زەرقاوی گرتبووەوە و ڕێکخراوەکەی ناو نابوو دەوڵەتی ئیسلامی لە عێراق. جۆلانی پێشنیازی دامەزراندنی لقێکی قاعیدەی لە سووریا بۆ کرد. بەغدادی بە پێشنیازەکە ڕازی بوو و بە پارە و چەک و تیمێکی شەشکەسیەوە جۆلانی ناردەوە بۆ سووریا. لە کانونی دووەمی ساڵی 2012 ئەبوو محەممەد جۆلانی لە ڕاگەیەندراوێکی ڤیددیۆییدا بە فەرمی دامەزراندنی بەری نووسڕەی لی ئەهلی شامی ڕاگەیان. بەری نووسڕە بە خێرایەکی سەرسوڕهێنەر گەشەی کردو و بوو بە یەکێک لە بەهێزترین و ڕێکخراوترین گروپەکانی ئۆپۆزیسیۆنی چەکداری سووریا. هۆکاری ئەم سەرکەوتنە خێرایە دەگەڕایەوە بۆ شارەزایی سەربازی جۆلانی و تێکەڵبوونیان لەگەڵ خەڵکی ناوچەکە بە پێسەوانەی گروپە جیهادیە بیانیەکان. بەڵام ئەم سەرکەوتنە ئەبوو بەکر بەغدادی نیگەران کرد. لە ساڵی 2013 بەغدادی بە شێوەیەکی تاکلایەنە یەکگرتنی بەری نووسڕە و دەوڵەتی ئیسلامی لە عێراقی ڕاگەیاند و ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شامی ئاشکرا کرد. جۆلانی ئەم بڕیارەی ڕەت کردەوە و بەیعەتی خۆی ڕاستەوخۆ بۆ ئەیمن زەواهیری سەرکردەی ئەو کاتی قاعیدا نوێ کردەوە. زەواهیریش پشتیوانی لە جۆلانی کردو، ئەمەش بۆ هۆی جیابوونەوەی یەکجارەکی و دەستپێکردنی شەڕێکی خوێناوی لە نێوان بەرەی نووسڕە و داعشدا. قۆناغی پراگماتیزم لە بەرەی نووسڕەوە بۆ دەستەی تەحریری شام. شەڕی داعش زیانێکی گەورەی بە بەرەی نووسڕە گەیان. هەزاران چەکداریان لێ جیابوونەوە چوونە پاڵ داعش. لەلایەکی تریشەوە بەهۆی سەر بە قاعیدەبوونیان لەلایەن ئەمریکاوە وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی ناسێنران و خەڵاتێکی 10 ملیۆن دۆلاری بۆ دەستگیرکردنی جۆلانی دانرا. جۆلانی درکی بەوە کرد کە بەردەوام بوون لەسەر هەمان ڕێباز بەرەو لە ناوچوونیان دەبا. لێرەوە قۆناغێکی نوێی پراگماتیزم و گۆڕانکاری استراتیژی دەستی پێکرد. ساڵی 2015 جۆلانی لە چاوپێککەوتنێکدا ڕایگەیاند کە ئامانجیان تەنها ڕووخاندنی ڕژێمی ئەسەدە و هیچ هەڕەشەیەک بۆ سەر بەرژەوەندەکانی ڕۆژ ئاوا دروست ناکەن. ساڵی 2016 بە فەرمی جیابوونەوەی لە قاعیدە ڕاگەیاند و ناوی ڕێکخراوەکەی گۆڕی بۆ بەرەی فەتحی شام. ساڵی 2017 چەند گروپێکی تری ئیسلامی لە خۆگرت و یەکەیەکی نوێی بە ناوی دەستەی تەحریری شام پێکهێنا. ئەم دەستەیە خۆی وەک هێزێکی نیشتیمانی سووری نیشان دەدا کە دژی ڕژێمی ئەسەد و تیرۆریستان دەجەنگێت. مەبەز لێی داعش و قاعیدە بوو. حکومڕانی لە ئیدلیب و ئۆپەراسیۆنی ڕێگری لە دەست درێژی. لە نێوان ساڵانی 2020 و ساڵی 2024 لە سای ئاگربەستێکی نافەرمیدا دەستەی تەحریری شام دەسەڵاتی خۆی لە پارێزگای ئیدلیب و دەوروبەری چەسپان. جۆلانی دەستی کرد بە دامەزراندنی ئیدارەیەکی مەدەنی کە بە حکوومەتی ڕزگاری ناسرا بوو. لەم قۆناغەدا گۆڕانکاریەکی گەورەی لە کەسایەتی خۆیدا کرد. وازی لە جلوبەرگە سەربازەکان هێنا و بە قاتی فەرمیەوە دەردەکەوت. سیستەمێکی باج و گومرگی دانا و هەوڵیدا ژێرخانی ئابووری ناوچەکە ببوژێنێتەوە. لە کۆتاییەکانی ساڵی 2024 کاتێک ڕژێمی ئەسەد بە پشتیوانی ئێران و رووسیا دەستی بە بۆردومانکردنەوەی ئیدلیب کرد، شەرع وەڵامێکی چاوەڕوان نەکراوی دایەوە. لە 27 تشرینی دووەمی ساڵی 2024 ئۆپەراسیۆنی ڕێگری لە دەست درێژی ڕاگەیان. هێزەکانی تەحریری شام کە بە چەکی نوێ و فڕۆکەی بفرۆکەوانی تورکی پرچەک کرابوون، لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا شارە استراتیژیەکانی وەک حەلەب و حەما و حومسیان کۆنتڕۆڵ کرد. سوپای سووریا بە خێرایەکی باوەڕپێنەکرا و داڕما. لە 8 کانونی یەکەمی ساڵی 2024 هێزەکانی ئۆپۆزیسیۆن چوونە ناو دیمەشقی پایتەختەوە. بەشار ئەسەد بەرەو مۆسکۆ هەڵهات و ڕژێمە 53 ساڵێکی بنەماڵی ئەسەد کۆتایی هات. قۆناغی سەرۆکایەتی و ئاڵنگاریەکان. ئەحمەد شەرع لە یەکەم دەرکەوتنیدا لە دیمەشق بە ناوی ڕاستەقینەی خۆی قسەی کردو کۆتایی هاتنی نازناوەکەی جۆلانی ڕاگەیان. ئەو وەک سەرۆکی قۆناغی ڕاگوزەر دیاری کرا و بەڵێنی دامەزراندنی حکوومەتێکی نوێ و نووسینەوەی دەستور و پاراستنی مافی هەموو پێگاتەکانی سووریایدا بە عەلەوی و دروز و کوردیشەوە.
و هەوڵەکان بۆ سەردانە دیبلۆماسیەکانی بۆ وڵاتانی ناوچەکە وەکو سعودیا و ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ جیهان نیشانەی سیاسەتێکی نوێ بوون. ئەمریکا ناوی ئەوی لە لیستی تیرۆر سڕیەوە و سزاکانی سەر سووریای سوک کرد. بڕیارە لە ئەیلولی ساڵی 2025 سەردانی ئەمریکا بکات و لە کۆبوونەوەی نەتەوەیە گرتوەکان و تارێک پێشکەش بکە. لەگەڵ ئەوەشدا ڕێگایەکی سەخت لە پێشیدایە، وەک چەندین نمونە: ئاڵنگاری ناوخۆی، ڕوبەڕووی نەئارامی لەگەڵ پێکهاتەکان وەک دروزەکان لە سوێدا و کوردەکان لە باکووری ڕۆژهەڵات بووەتەوە. هەروەها هێزە شیعەکانی عێراق بە توندی دژایەتی دەکەن و بە تێوەگڵان لە کوشتنی عێراقیەکان تۆمەتباری دەکەن. ئەمەش بووە هۆی ئەوەی نەتوانێت بەشداری لە لووتکەی عەرەبی لە بەغدا بکە. ئاڵنگاری ئابووری، وڵاتەکە وێران بوو پێویستی بە تریلیۆنان دۆلارە بۆ ئاوەدانکردنەوەی. پەیوەندی لەگەڵ ئیسرائیل، ئەمە یەکێک لە هەستیارترین دۆسیەکانە. لە کاتێکدا هەندێک وەزیری توندڕەوی ئیسرائیل داوای لە ناوبردنی دەکەن. شەرع خۆی وتێتی کە دوژمنی هاوبەشیان لەگەڵ ئیسرائیل هەیە، کە مەبەستی ئێرانە، پرسی دیموکراسی و مافەکانی مرۆڤ. ڕابردووی دەستەی تەحریری شام لە بواری مافەکانی مرۆڤ و مامەڵەکردن لەگەڵ دەستگیرکراوان جێگەی ڕەخنەی جددیە. چیرۆکی ئەحمەد شەرع چیرۆکی گۆڕانکاری و پراگماتیزمێکی سیاسی ئاڵۆزە. ئەو لە گەنجێکی خاوەن بیری جیهادیەوە بوو بە سەرکردەیەکی سەربازی کارامە. دوجار بوو بە سیاسیە کە هەوڵی بەدەستهێنانی شەرعیەتی نێودەوڵەتی دەدا. ئایا ئەو خومەینیەکی نوێیە کە ڕۆژ ئاوا هەڵەیەکی تری مێژووی لە دروستکردنیدا دووبارە دەکاتەوە، یان بن سەلمانێکی نوێیە کە وڵاتەکەی بەرەو کرانەوە دەبا؟ وەڵامی ئەم پرسیارانە پەیوەستە بە هەنگاوەکانی داهاتووی خۆی و کاردانەوەی هێزە ناوخۆی و هەرێمی و نێودەوڵەتەکان. سووریا لەسەر لێواری قۆناغێکی نوێی پڕ لە هەل و مەترسیدایە و ئەحمەد شەرع لە چەقی ئەم هاوکێشە ئاڵۆزەدایە. ئێوەش ڕاتانسیە لەسەر ئەحمەد شەرع؟ دەتوانن لە کۆمنتەکانی ئەم ڤیدیۆیەدا ڕای خۆتانمان لەگەڵدا هاو بەش بکەن. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.